کوردەکانی دانیشتوی وڵاتی فینلاند خۆپیشاندانێکی ناڕەزاییان ئەنجامدا لەبەردەم کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپا لە شاری هێلسنکی لە وڵاتی فینلاند. ونامەیەکی ناڕەزاییان ئاڕاستەی کۆمیسیۆنی ناوبراو کرد لەسەر سەرجەم کێشەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتیش لەسەر ڕێگرتن لە سەرۆکی پەرلەمانی کوردستان لە نەچوونی بۆ شاری هەولێری پایتەخت و هەروەها لەسەر دەرکردنی چواروەزیرەکەی گۆڕان لە حکوومەتی هەرێمی کوردستان. هەموو ئەو کەسانێک کە هاتن دوشمانی کە ئێستا باسی لێوە کرد دەڵێت نیشتمان پەروەر یەکسانی کۆمەڵایەتی بێ ئەمڕۆ. ئێمە وەکو کوردانی دانیشتوی وڵاتی فینلەندا هاتووین ئەمڕۆ ناڕەزایەتێکی نیشتیمان پەروەرانە دەردەبڕین بەرامبەر بە ڕێگرتن لە سەرۆکی پەرلەمان بۆ چوون ناو پەرلەمان. پێمان وایە ئەوە داخوازیەکی ڕەوای گەلەکەمانە، پەرلەمان شەرعیەتی هەموو گەلەکەمانە. و کەس و کارمان و خەڵکی بەشخوراوی کوردستان لە سایە حلم بەڕێزان دوای خۆپیشاندەران پێک هاتبوون لە سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگا و سەرجەم لایەنگرانی پارتە سیاسیەکانی کوردستان و چەندین کەسایەتی بێلایەن و چەندین کوردی پارچەکانی تری کوردستان لە نێو خۆپیشاندەراندا بەدی ئەکران کە بۆ دابینکردنی موچە و گوزەرانێکی باش و ئێمە کوردانی فینلەندا ئەمڕۆ کۆبوونێتەوە لە بەردەم کۆمیسیۆنی باڵای یەکگرتووی ئەوروپا ئەمانەوەی ناڕەزایی خۆمان دەرببڕین بەرامبەر بەو کردارانەی ئەو ڕووداوانەی ئێستا لە کوردستاندا ڕوو ئەدا لە ڕێگرتن لە سەرۆکی پەرلەمانی کوردستان کە کاروبارەکانی خۆی ئەنجام بدات و ئەو بەڵێنانەی کە داوێتی لە پەرپاکردنی چاکسازیدا. دانەزان ئەم خۆپیشاندانە ئاماجی ئەو کۆمەلگایی بێبەش کردووە لە سەرەتایەترین ماف و ئازادیەکانی خۆیان لە ئاو، لە نان، لە کارەبا، لە سوتەمەنی، لە موچە، لە هەناسە هەڵکێشان و هەروەها بۆ پشتگیریکردن لە خۆپیشاندەران دکتۆر موسەنا ئەمین ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر لیستی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئامادە بوو لە شوێنی خۆپیشاندانەکە. ئەمڕۆ بە شەرەفەوە هاتمام شوێنە بۆی کە بەشداری برا کوردەکانم بکەم لە شاری هێلسنکی بۆ ئەو خۆپیشاندانەی کە ئیکەن دژ بە چەقبەستنی حاڵەتی سیاسی لە کوردستان و دژ بە بێموچەی و بێنانی خەڵکی کوردستان و دژ بە و کۆڕەوەی کە ئێستا لە وڵاتانی خۆمانەوە بەڕێوەیە بۆ ئێرە. ئەم بەشداریانە جێگەی شەرەف و شانازیە بۆ ئێمە و زۆر دڵخۆشین بەو کوردە سەربەرزانەی کە ڕووی ئێمەیان سوور کردووە لە پایتەختەکانی جیاوازەکانی ئەوروپاوە. لە کۆتاییدا خۆپیشاندەران خوازیاری ئەوە بوون کە بە زووترین کات ئاسایش و ئارامی بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان و یاسا سەروەر بێ و هەروەها نوێنەری خۆپیشاندەران نامەی ناڕەزایەتەکەی گەیاندا نوێنەری کۆمیسیۆنی ئەوروپا لە وڵاتی فینلاند. بەرهەم شازەمان NRT هێلسنکی فینلاند.